الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وإمامهم وأفضلهم محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی حەوتەمە لە بابەتی چۆن دەبینە موسڵمانی ڕاست و ساخ. پێشتر باسی کۆمەڵێک لەو هۆکارانەمان کرد کە پێیان دەبینە موسڵمانی ڕاست و ساخ، وەکو بووناسیەکی ڕێک و دروست، هەروەها دوای ئیمان و عەقیدە و پاشان خواپەرستی. ئێستا باسی خۆپاک و چاککردن تەزکیەت و نەفس دەکەی. یەکی دیکە لە هۆکارەکانی ئەوە کە ڕێمان بۆ تەخت و ئاسوغ دەکەن ببینە موسڵمانێکی ڕاست و ساخ بریتێ لە خۆپاک و چاککردن، تەزکیەت و نەفس. سەرەتا بابزانین خۆپاک و چاککردن یانی چی. دیارە وشەی تەزکیە لە زەکاوە هاتووە. وشەی زەکا یەزکو زەکاءن زەکاتەن، زەکا بە سێ واتە هاتووە، وەکو لە فەڕەنگەکانی زماندا دەڵێ، بە تایبەت المعجم الوسيط دەڵێ زەکا بە معنای طەهوڕە و معنای نەما و معنای صەلەحە، پاک بوو، گەشەی کرد، چاک بوو. کەواتە تەزکیەت و نەفس واتە خۆ پاککردن، گەشە بە خۆدان، خۆ چاککردن. ئەوە معنای خۆ پاک و چاککردنە کە تۆ ئەو نەفسەی خۆت هەوڵ دەی هەم پاچی کەی واتە بژاری کەی لە سیفەتی خراپ، سیفەتە خراپەکانی لێ بەریە دەر، و پاشان گەشەی پێ بدەی، تەقوای تێدا زیادکەی، و دواییش چاکی بکەی، واتە بیڕازێنێ بە سیفەتە بەرز و پەسەند و چاکەکان. گەورەی و گرنگی تەزکیە لەوەدایە موسڵمانانی بەڕێز و خۆشەویست کە خوا سوبحانەوە تەعالا سەرفرازی ڕەهای بەستۆتەوە بە تەزکیەی نەفسەوە، بە خۆپاک و چاککردنەوە. دەفەرمێ قەد ئەفلەحە مەن تەزەکا لە سوورەتی ئەعلادا، هەروەها لە سوورەتی شەمسدا قەد ئەفلەحە مەن زەکاها. وشەی قەد لە زمانی عەرەبیدا کە دەچێتە سەر کرداری ڕابردوو، معنای جەختکردنەوە و ساخکردنەوە دەگەیەنێ، للتەئکید والتەحقیق. قەد ئەفلەحە مەن تەزەکا، بە دڵنیایی، بە ساخکردنەوە و بە دڵنیاییەوە سەرفرازە ئەو کەسەی خۆی پاک و چاک کردووە، یا سەرفرازە ئەو کەسەی کە خۆی پاک و چاک دەکا. هەڵبەتە وشەی تەزکیە لە قورئاندا زۆر دووبارە بۆتەوە. خوای پەروەردگار لە چوار شوێنی قورئاندا، لە دوو شوێن لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 129 و ئایەتی 151 و لە ئایەتی 164 سوورەتی ئالی عیمران و لە ئایەتی 2 سوورەتی ئەلجوموعە، خوا سوبحانەوە تەعالا یەکێک لە چوار ئەرکەکەی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم بەوە دادەنێکە خەڵک پاک و چاک دەکا، تەزکیەیان دەکا. بۆیان لە سوورەتی ئەلجوموعەدا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم يسبح لله ما في السماوات وما في الأرض الملك القدوس العزيز الحكيم هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. دەفەرمێ خوا سبحانه وتعالى ئەو زاتەیە کە لە نێو نەشارەزایەکانی کتێبەکانی ئاسمانیدا، ئەوە معنایەکی ئومیین، یاخود لە نێو نەخوێندەوارەکاندا کە زۆرینەیان نەخوێندەوار بوون، خوێند و نووسینیان دەدەزانی، ئەوەش معنای دووەمی ئومیینە، چکە ئومی هەم بەو معنایە هاتووە کەسێک کە شارەزانی لە کتێبە ئاسمانیەکان، هەر بۆیە جوولەکەکان عەرەبەکانیان بە عەرەبەکانیان دەگوت ئومیین، بەڵکو بە غەیری خۆیانیان دەگوت ئومیین. لەیسە عەلەینە فی الئومیین سەبیل،
واتە نەشارەزان لە کتێبە ئاسمانێکە خوان پێشارەزا بوو لە کتێبی خوا کە تەوراتیان لە بەردەستدا بوو. معنای دووەمی ئومی ئەوەیە کە کەسێک کە خوێندن و نووسینی نەبێت. بە هەردوو گواتایەکە گەلی عەرەب کە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم لە نێویان داهات بە هەردوو واتایەکە ئومی بوون. هەم شارەزای تێبە پێشوەکان نەبوو کتێبە ئاسمانیەکان و هەم شارەزای خوێندن و نووسینیش نەبوون. خوا دەفەرمێ خواز ئەو زاتەیە کە لە نێو نەخوێندەوار و نەشارەزایاندا پێغەمبەرێکی لە خۆیان بۆ ڕەوان کردوون 4 کاریان لە نێودا دەکات. ئاەتەکانیان بەسەردا دەخوێنێتەوە، تەزکیەیان دەکەوە، تەپاکوچاکیان دەکات و فێری کتێبیان دەکات و فێری حکمەتیان دەکات. ئەمە لە 4 شوێنی قورئاندا دووبارە بۆتەوە. کەواتە تەزکیەکردن و پاکوچاکردن یەکێکە لە 4 ئەرکە سەرەکیەکەی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وآله وسلم. هەر حقیقەتێک لە یەک ئاەتی قورئاندا هاتبێ بەسە، بەڵام خوا لە 4 شوێنی قورئاندا ئەو ڕاستیەی دووبارە کردوێتەوە کە یەکێک لە 4 ئەرکەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بریتێ لە خوێنەوەی ئاەتەکانی خوا، ئەرکێکی دیکەیان بریتێ لە پاکوچاکردنی خەڵک، ئەرکێکی دیکەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامی دەدا لە نێو خەڵکدا لە نێو ئومەتەکەیدا لە نێو مرۆڤاتیدا بریتێلەوە کە کتێبی خوایان فێر دەکات، واتە بەرنامەی خوا حەڵال و حەرامیان فێر دەکات، و ئەرکێکی دیکەی چوارەمیشی بریتێلەوە کە حکمەتیان فێر دەکات، واتە دانایی و وەستایی و لێزانی و کارامەییان فێر دەکات، یاخۆ ڕازانە و بەڕەوشتە جوانەکان و فڕێدانی خوو خەسڵەتە خراپەکانیان فێر دەکات. یەکێک بۆی هەیە بڵێ باشە تەزکیەکە ئەوەندە گەورەی و ئەوەندە گرنگە، یەکێکە لە 4 ئەرکەکەی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وآله وسلم. چۆن ئەنجام دەدرێ؟ چی بکەین بۆ ئەوە کە ببین بە خاوەنی نەفسێکی پاک و چاک، یاخود نەفسێک کە پاک بوو بێتەوە لە سیفەتە نزم و پەستەکان و گەشەی کردبێ، تەقوا تێیدا گەشە کردبێ و ڕازا بێتەوە بە سیفەتە بەرز و پەسەندەکان. وەڵامەکەی ئەوەیە کە گومانی تێدا نییە مرۆڤ دەبێت بە هەوڵ و هیمەتی خۆی بەو کارە هەڵسێ، بەو پرۆسەیە. هەروەکو ئیمان هێنان مرۆڤ خۆی دەبێت ئەنجامی بدە، بەندایەتی بۆ خوا مرۆڤ دەبێت خۆی ئیرادە بکە و ئەنجامی بدە. بە هەمان شێوە خۆپاک و چاکردنیش پرۆسەیەکە پەیوەستە بە ویستی مرۆڤەوە. مرۆڤ دەتوانێت خۆی پاک و چاکە، دەشتوانێت خۆی پیس و بۆ خەڵکە. وەکو لە سوورەتی شەمسدا خوا سوبحانە وتەعالا لە ڕێزی کۆمەڵێک سوێندا کە دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها. أو نوە سوێندی دەیەم ونفس وما سواها، سوێن بە نەفس و بەوەش کە ڕێکی خستۆ هێناویەتە دی، ئەمە سوێندی دەیەم بۆ 11 ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها. هەم گوناحکاری فێر کردووە، وای لێ کردو بتوانێت گوناح بکات لا بدە، وتقواها هەم پارێزکاریشی فێر کردووە. بەڵام سەرنجام قد أفلح من زكاها وقد خاب من دساها. بە دڵنیایی بەختەوەرە سەرفرازە بە مراد گەیشتوویە کەسێکە ئەو نەفسەی خۆی پاک و چاک کردبێ، پاچی کردبێ لە سیفەتە خراپەکانی، چاکی کردبێ و ڕازان بێتەوە بە سیفەتە باشەکان. وقد خاب من دساها، ئەو نەفسە کە خوا سبحانه وتعالى وای لێ کردووە، وای دروست کردووە، وای ڕێک خستووە بتوانێت پارێزکار بێ یا تاوانبار بێ، چاکەکار بێ یا خراپەکار بێ، وەک چۆن دەتوانێت خۆی پاک و چاکە، دەشتوانێت کە خۆی خراپکە. وقد خاب من دساها. خابە دیار ڕێک پێشەوانەی ئەفلەحەیە. ئەفلەحە واتە سەرفراز بوو، لە فەلحەوە هاتووە. فەلح یعنی شەق، کەسێک کە بە ئاوات تێک دەگا دەبێت ڕێەکەی خۆی کۆسپەکانی بەردەمی شەق کاولایان بەرێ بیان بڕێ. فلاح بۆی پێ دەگوترێ فلاح لأنه يفلح الأرض، چکە زەویەکە شەق دەکا و دەیچێڵێ، بۆی کە ئەو دانەوێڵەی دەیەوێت تێدا بچێنەوە بڕوێ. فلاح یعنی سەرفرازی، یعنی لابردنی هەموو کۆسپ و پەرچەکان لە بەردەم خۆدا و گەیشتن بە لووتکەی ئاواتەکان. کەواتە خابە پێچەوانەی ئەفلەحەیە. ئەفلەحە واتە سەرفراز بوو، خابە واتە ماڵوێران بوو، بەدبەخت بوو، پەشێمان بوو، ڕنج بە خەسار بوو. چێ؟ من دەساها، کەسێک کە نەفسەکەی خۆی دەشارێتەوە. لە چیدا دەشارێتەوە؟ لە بن چڵکی گوناحاندا، دەیخاتە بن کەمڕی گوناح و تاوان و لادان.
ئەوی دیکە تەزکیەی دەکا قەد ئەفلەح من زەکاها تەزکیەی دەکا بۆ ئەوی کە تەقوای تێدا جێگیر بێت چونکە تەقوا میوانێکە ناچێتە هەموو دڵێکەوە وەکو خوا سبحانه وتعالى لسورة حجرات دا فرمي إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم أواني لاي بيغمبر صلى الله عليه وسلم لاي بيغمبر إخوات دنجي إخوان كبدو نزم دكنوا وكو أدب الريز لقال بيغمبر إخوات عليه الصلاة والسلام أوانا إخوات ضلي بالاوتون بو تقوى كواتا ضل دبي ببالاوري صفتي خراب شرب چال جنگ جاري تيدا نهيل دري أمجا تقوى أو ضلب شايسي أو دزاني تيدا نشتجيبه كواتا وقد خاب من دساها أويك نفسي خوي لجاتي ويقى شي بيبدا وباچيكا وچاچيكا ديني وبن شرشي گناحاني دخا أو بدبخته وبشيمانه الرنج بخسارة زانایانی ئەهلی تەزکیە ئەهلی تەسەوف بە ڕستەیەک تعبیریان کردووە لەو پرۆسەی پاک و چاک بوونە دەڵێن التەخلیەة من الرذائل والتحلیة بالفضائل خۆ بژارکردن لە صیفەتە نزم و خراپەکان و خۆڕازان و بە صیفەتە بەرز و چاکەکان جا خراپترین صیفەت بریتێ لە شیرک ئەڵبەتە لە دوای کوفر و ئیلحاد و ئەوانە نیفاق بریتێ لە شیرک هەر وەکو باشترین صیفەتی بریتێ لە تەوحید و خوابەیەگرتون تەنیا خواپەرستن کەواتە دەبێت لە شیرکەوە پێدابێ هەموو گوناحەکانی دیکە نفسی خۆتان لێ پاکەیەوە و لە تەوحید و خوابەیەگرتن و تەنیا خواپەرستنەوە پێدابێ هەتا هەموو صیفەتە چاکەکانی دیکە خۆتیان پێ بڕازێنیەوە ئەوجا ئەو معناوە تۆ بووی بە خاوەنی نفسێکی پاک و چاک بەرهەموو شوێنەواری تەزکیە بریتێ لە وەکو باسمان کە بریتێ لە سەرفرازی لە دنیا و دوا ڕۆژدا چونکە خوا سبحانه وتعالى کە دەفەرمێ قەد ئەفلەح من زەکاها یان دەفەرمێ قەد ئەفلەح من تەزەکا نەیبەستۆتەوە بە دنیاوە یا بە دوا ڕۆژەوە بەڵکو بە ڕەهایی فەرموویەتی هەم لە دنیادا کەسێک کە خۆی پاک و چاک کرد و سەرفرازە عیبداری نایەتەوە سەر شەرمەزاری نایەتەوە سەر حەقی خەڵکی ناکەوێتە سەر سەربەرزە بێئەمنەتە و لە ڕۆژی دواییشدا بە هەمان شێوە سەرفرازە چونکە گوناهبار نییە و ڕەنج بە خەسار نییە سەربەرز دەبێت لای خوا و لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە واتایانە کە لە هەموو ئاوان پەڕیوەتەوە بەڵام بە واتایە کە مادام بەڕێی خوادا ڕۆیشتووە مادام شریعەتی خوای لە ژیانی تاکی و خێزانی و کۆمەڵایەتی سیاسی خۆیدا پیادە کردووە خوا لەگەڵی بە کەڕەم دەبێت خوا لەگەڵی بەزەیی دەبێت بۆچ کە خوا دەفەرمێ ئین ڕەحمەت الله قەریب من المحسنین بە دڵنیایی بەزەیی خوا لە چاکەکاران و نزیکە هیچ کەس لەو کەسە چاکەکارتر نییە کە ملکەچە بۆ خوا ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله وهو محسن دینداری چییە چاکتر لە هی کەسێکە بۆ خوا خۆی ساخ کردوتەوە خۆی بەخوا سپاردۆ ملکەچە بۆ خوا و چاکەکاریشە لەگەڵ خوادا بەندایەتیشی ساغ و بێخەڵتە دەکاوە لەگەڵ بەندەکانی خواشدا چاکەکارە إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون بەدڵنیای خوا لەگەڵ ئەواندا کە پارێز لە خوا دەکەن و لەگەڵ بەندەکانی خواشدا لەگەڵ خەڵکی خواشدا چاکەکارن کەواتە بەرهەموو شوێنەواری خۆ پاک و چاککردن بریتێ لە سەرفرازی لە دنیادا و لە ڕۆژی دوایشدا لە کۆتایی ئەم ئاڵقەیەدا دەمەوێت ئاماژە بکەم بەوە کە ئێمە لە چەند کتێبێکدا بەوردی و بە درێژی باسی تەزکیەی نەفسم کردووە ڕێگای ساڵح بوون بەرەو خواچوون کە تەرجەمەی زمانەکانی عەرەبی و فارسی و ئەوانەش کراوە و 6 جار بە کوردی چاپ کراوەتەوە و گیانی ژیان هەروەها کتێبی خواپەرسی تەزکیە تەقوا کتێبی شەشەم لە مەوسوعەی بەرەو باشتر تێگەیشتن و پێگەیشتن و هەروەها لە کتێبی گەڕانەوە بۆ لای خوا کە ئەویش تا 6 جار چاپ کراوەتەوە لە کتێبەدا هەمووی باسی تەزکیەی نەفس و بۆ خوا سوڵحان و لە خوا نزیک بوونەوە خۆ پاک و چاکترکردنمان کردووە خوا لەو کەسانە مام جێڕێ هەرچی زیاتر خۆیان پاک و چاک دەکەن و هەرچی زیاتر دڵ و دەروونی خۆیان دەپاڵێون و دەیڕازێنەوە بە صیفەتی بەرز و جوان بۆ ئەوەی کە زیاتر شایستەی ئەوە بن ئیمانی باشتر و تەقوای چاکتری تێدا بچەسپێ و لە خوا نزیکتر بۆ خوا سوڵحاوتر بن لێرجا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين